کارۆلین ڕۆز بەڕێوەبەری دامەزراوەی نیوزلاینز بۆ سیاست و استراتیژیەت کە ڕاستەوخۆ لە ئەمریکاوە لەگەڵما. بەڕێز ڕۆز ئەم کاتت باش، سوپاس کە بەشداری لەگەڵمان لەو گفتوگۆیە. با بە راپۆرتی ئەکسیۆس دەست پێ بکەم لەگەڵ تۆ کە دەڵێت حوسیەکان چاوەڕە دەکرێت ئەوانیش بێنە نێو جەنگەکەوە. کەواتە پرسیارەکە ئەوەیە، ئایا ئێران دەیەوێت بەرەی جەنگەکە فراوانتر بکات؟ بەڵێ بەڕێز کارۆلین ڕۆز، ئەگەر گوێت لە منە دەمەوێت بۆم باس بکەی بزانم ئایا ئێران دەیەوێت بەرەی ئەم جەنگە فراوانتر بکا. بۆچی ئەو پرسیارەکەم؟ چونکە راپۆرتی ئەکسیۆس تازەترین قسەی ئەوەیە کە دەڵێ حوسیەکانیش ئامادەن کە بێنە ناو ئەم جەنگەوە. کەواتە ئەگەر بێت و ئێستا حیزبوڵڵا خۆی یەکلا کردوتەوە هاتوتە ناو جەنگەکە، گروپی مەقاومە و گروپی لە یاسا دەرچووەکانی عێراق خۆیان دەڵێن کە ئێمە خۆمان یەکلا کردوتەوە پشگیری لە ئێرانەکەین. ئایا حوسیەکانی ژەگەر بێنە ناو ئەو جەنگەوە کەواتە بازنەی جەنگەکە بەرەی جەنگ فراوانتر نابێت لەلایەن ئێرانەوە؟ ئەگەر بەڵێ کەواتە کاریگەریەکانی چییە بێ؟ بێگومان من پێم وایە کە ئەمە کێشەکە زۆر گەورەتر دەکات و هەروەها هێرشەکانی ئێران فراوانتر دەکات، نەک تەنها دژی ئەمریکا بەڵکو دژی هەموو ئامانجەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەروەها دەبێتە هۆی بە ئامانجگرتنی هاوبەشە ئەمریکیەکان، کەسانی سڤیل لە عێراق، لە سووریا، لە لوبنان، لە وڵاتانی کەنداو. من پێم وایە کە هاتنە ناو شەڕی حوسیەکان کێشەکە زۆر گەورەتر دەکات. هەروها پێشاتێکی چاوەڕوانکراوە، چونکە ئەوان بەشێکن لە ئێران. ئێستا دەبینین کە چۆن لە گەروی هورموز کێشەکە زۆر گەورە بووە، هورموز داخراوە، ڕێگری لە کەشتەکان دەکرێت. ئەوەی کە دەیبینین هەلێکی ئاڵتونیە بۆ ئەوەی ئەوانیش کێشە دروست بکەن و لای خۆیانەوە دەست بە جوڵەی سەربازی بکەن. هەروەها کێشە بۆ هاتوشوێی کەشتەکان لە بابلمەندەمیش دروستکەن. کەواتە ئەوەش پرسیاری من بوو، ئەگەر حوسیەکان بێنە ناو جەنگەکەوە تەنها ئەو مەترسی کێسا بۆ گەروی هورموز باسەکرێت تەنها ئەوە نییە، بابلمەندەمیش دەکەوێتە بازنەی مەترسیەکەوە. یعنی دوو ڕێڕەوی سەرەکی تەواو وەکو کارتی فشار لەو جەنگە بەکار هاتووە و مەترسی گەورەی لەسرە. بەڵێ من پێم وایە کە ئەوە شتێکی زۆر ئاساییە ڕوودات. حوسیەکان هەوڵ دەدەن کە موشک بگرنە هەموو کەشتێکی بازرگانی، هەروەها کەشتێکی سەربازی لە بابلمەندەب هەوڵ بدەن ئەو کەشتیانە بە ئاماژ بگرن کە تێدەپەڕن. چونکە ئەمە پێشتر ئەزمونەمان بینیوە بە تایبەتی کاتی شەڕی غەزە کە چۆن حوسیەکان هێرشیان کردە سەر کەشتیەکان، هەروەها سەیتەرەی خۆیان لە بابلمەندەب دانابوو، هەوڵیان دابوو کە کەشتێ بازرگانیەکان لە کار بخەن یاخود هەڕەشە دروست بکەن لەسەر کەشتیە بازرگانیەکان، چونکە ئەوێ شوێنێکی زۆر استراتیژیە بەدەستیانەوە. کەواتە بەڕێز ڕوس ئەمە نابێتە هۆی ئەوەی کە وڵاتانی کەنداو بە تایبەتی و ئەو وڵاتانەی کە کڕیاری سەرەکی نەوتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران داوا بکەن لە ئەمریکا و ئیسرائیل جەنگەکە ڕابگرێت کە خۆشتان ئەزانن هەر ئەمە یەکێک بوو لە ئامانجەکانی ئێران کە باسەکرا بۆ ڕاگررتنی جەنگەکە. بەڵێ من پێم وایە کە ئەوە زۆر ڕوونە کە گوشار لە ئەمریکا دەکرێت، لە هەردوو لاوەدایانێت گوشار لە ئەمریکا بکات. ئەمریکا ئێستا دەیەوێت کە کۆنتترۆلی ئێران بەسەر گەروی هورموزدا نەهێڵێت، هەروها دەیانەوێت کە ئێران لە گوشاری سیاسی دوور بخەنەوە، هەوڵیان داوە کە هێرش بکانە سەر خامنەیشیان لە ناو بردووە. بێگومان ئەو کاریگەری هەبوو، هەروە هەوڵیان داوە کە سوپای پازاران تەواو لاواز بکەن بۆ ئەوەی کە گورزی بەهێز لە ناوچەکە نەدەن. لەگەڵ ئەوەشدا کە ئێران سەرکردێکی نوێی هەڵبژاردووە، بەڵام پێم وایە کە کێشەکە هەر بەردەوامە. پێشتریش ئەمریکا ڕوبەڕێ گوشاری لەو شێوە بووەتەوە. ئێستا بەداخەوە کە دەبینین لە ناوخۆی ئەمریکاش دەنگی ناڕزایەتی دژی دۆناڵد ترامپ بەرز بووەتەوە لە ئەو هێرشانی دەکاتە سەر ئێران. پێم وایە کە ترامپ نەک لەسەر ئاسی نێودوڵەتی بەڵکو لەسەر ئاسی ناوخۆیی گوشاری ڕوبەڕوو بووەتەوە، چونکە تاوەکو ئێستا 7 سەربازی ئەمریکی کوژراون لە ئۆپراسیۆنەکانی سەر ئێران، ئەوانە بەدەستی ئێران کوژراون. من پێم وایە کە نەبوونی ئامانج یاخود نەبوونی استراتیژێکی ڕوون لەلایەن دۆناڵد ترامپەوە کێشەکە زۆر گەورەتر دەکات، چونکە ئێستا پرسیار لە ترامپ دەکرێت تۆ استراتیژت چییە؟ تۆ خەڵکی ئەمریکی دەدەی بە کوشت، پلانت چییە؟
من پێم وایە کە ئەوە ئەگەرێکی کراوەیە بە تایبەتی لەژێر سەرکردایەتی خامنەی یاخۆدە ڕێبەری نوێ کە ئێران بەردەوام دەبێت لە بەرپەرشدانەوەی هێرشەکانی سەری. پرسیارەکە ئەوەیە کە ئایا ئێران توانای چەندە، توانای چەند ماوە؟ ئەمە زۆر ڕوونەکە هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا توانیویانەکە گورزی گەورە لە ژێرخانی سەربازی سوپای پاسداران بدەن و ژێرخانەکانیان کەم بکەنەوە. گومانی تێدا نییە کە ئەو گوشارە زۆر گەورەی لەسەر ئێران دروستیان کردووە، فەرماندەی زۆر گەورەیان لە ئێران کوشتووە، هەروەها سوپای پاسدارانیان لاواز کردووە. گومانەکە ئەوەیە کە توانای سوپای پاسداران چیتر بەو شێوەیە نەماوە کە هێرشی تون بکەن. من پێم وایە کە پرسیارەکە لێرەدا ئەوە نییە کە وەڵام دەدرێتەوە یاخۆدنا لەلایەن ئێرانەوە، بەڵام پرسیارەکە ئەوەیە کە ئایا چۆن وەڵام دەدەنەوە. ئێران هەر وەڵام دەداتەوە، بەڵام پرسیارەکەوێت چۆن وەڵام دەداتەوە، چونکە ئێستا ژێرخانیان نەماوە. ئێستا ئێرە خامنەیی زۆری ماوە بیسەلمێنێت، خۆی کەسێکی گەنجە دەبێت خۆی بسەلمێنێت، هاتوۆتە شوێنێکی گەورەوە، هاتوۆتە شوێنێکەوە کە شوێنی ڕێبەری باڵایە دەبێت خۆی بسەبێنێ. پێم وایە کە ئەوەی ئەو دەیگرێتە بەرهەمان سیاسەتی باوکێتی تونڕە و تون بەرامبەر ڕۆژاوا، تون بەرامبەر ئیسرائیل، هەروەها بەردەوام بوون لە ئۆپراسیۆن دژی ئیسرائیل و ئەمریکا. ئایا پێتان وایە ئەم توندبوونە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە قبول کراو بێت؟ نەخێر، پێم وانە قبول کراو بێت. پێم وایە کە ئەمریکا و ئیسرائیلیەکان پێشبینی ئەو زمانەیان کردبوو لەلایەن خامنەیەوە، چونکە خامنەیش هەمان باگراوندی باوکی هەیە. بە تایبەتی ئەگەر سەری ئەو ڕاستیە بکەین، ئەمە کوڕی خامنەیە، هەمان سیاسەتی خامنەی وەرگرتووە. ئەمە کاندیدی ئەمریکا و ئیسرائیل نییە، ئەمە ئەو کاندیدە نییە ئەمریکا دەیویست ببێتە ڕێبەری باڵا، هەروە کاندیدی چاکسازی خوازەکان نییە، بەڵکو کاندیدی تونڕەوەکانی ئێرانە، هەمان ئامانچەکانی باوکی هەیە. هەروەها ئیسرائیل و ئەمریکاش دەیانویست ڕژێمەکە بگۆڕێت، بەڵام ئێستا خامنەی هاتووە هەمان درێژی پێدەری باوکێتی. ڕاستیەکە ئەوەیە کە لەسەر ئەرزی واقع کە خامنەی کوڕ هەمان خامنەی باوک دەبێت، هەروەها ئامانجەکانی ئیسرائیل و ئەمریکاش هەروەکو خۆیان دەمێننەوە کە بەردەوامیدانە بە ئۆپراسیۆنەکە و لابردنی ڕژێم. کەواتە خات و ڕۆز پرسیارەکە ئەوەیە داهاتووی ئێران بەرەو کوێ ڕوا لە کاتێکا کە ئەمریکا خامنەی کوڕیشی وەکو خامنەی باوک سیر بکات و نەیەوێت بەو توندەی کە تۆ باسە کرد دەیکوژێت یاخود نەخێر، دانووسانی لەگەڵە کات و ئاشتی و ڕێکەوتن دێتە ئاراوە. من پێم وایە کە هەڕەشەکردن لە ژیانی خامنەی هەر بۆ خۆی ئاشکرا کراوە. ئێستا ئیسرائیل بە ئاشکرا هەڕەشە لە ژیانی خامنەی کوڕیش دەکات، ئامادەن کە ئۆپراسیۆنی زۆر ورد ئەنجام بدەن بۆ ئەوەی کە ژیانی خامنەیش لێی بسەنەوە، هەروەها ئەو خامنەی نوێش بکوژن. ئەمە زۆر ڕوونە، بە پرسیارەکە ئەوە نییە کە هەڕەشە دەکرێت یاخود نا. ئیسرائیل هەر خۆی هەڕەشەی کردووە، ڕەشەکانیشی بە ئاشکرا دەڵێت کە ئێمە هێرش دەکەینە سەر خامنەی. پێم وایە کە ئیسرائیل زۆر هەواڵگری زۆر بەهێز هەیە، دەزان خامنەی لەکوێیە، بەڵام پێم وایە جۆرەکان ئەمریکا دەیەوێت ئەم شەڕە کۆتایی پێ بهێنێت تاوکو مانگی 4، چونکە ئێستا ترامپ بۆتە جێگەی گومان، هەروەها پێویستە لە ماوەی 6 مانگ ڕۆژدا ئۆپراسیۆنەکە تەواو بکات پێش ئەوەی کۆنگرێس بێتە ناو شەڕەکەەوە. ئەگەر کۆنگرێس بێتە ناو شەڕەکەەوە کێشەکە گەورەتر دەبێت لەبێ ناو ترامپدا. ترامپ دەیەوێت هەر چۆنێک بێت تا مانگی 4 ئەم شەڕە تەواو بکات. کەواتە کێ کۆتایی بە جەنگ دێنێت؟ تۆڵی ئەمریکاوێت کۆتایی بەو جەنگە بێت، کێ کۆتایی بە جەنگ دێنێت؟ ئەمریکا یاخود ئێران؟ چونکە ئێران دەڵێ ئەوە ئێمەین بڕیارەین کەی جەنگ کۆتایی بێت. لاریجانیش دەڵێت جەنگ بە تویت کۆتایی نایەت، مەبەستی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە. من پێم وایە کە ئەوە پشت دەبەسێت بەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ شەڕ دەکەین. ئایا نەمانی شەڕ و نەمانی ئۆپراسیۆنی سەربازی بە مانای کۆتایی هێنان بە شەڕ دێت؟ ئایا نەمانی هێرشکردنە سەر ئێران بە مانای کۆتایی هێنان بە شەڕ دێت؟ ئایا کەمکردنەوەی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا بە مانای کۆتایی هێنان بە شەڕ دێت؟ ئێمە پێویستە دووبارە پێناسەی کۆتایی هێنان بە شەڕ بکەینەوە، بزانین مەبەستمان چییە لە کۆتایی هێنان بە شەڕ، چونکە
پێم وایە کە ئەوەی کە ڕووی داوە لە ماوەی ساڵی داهاتوش کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر دەبێت ئەگەر ئێمە ببینین کە ئەگەر ئەمریکاش بکشێتەوە سبەی هێرش نەکات ئیسرائیل هەر بەردەوام دەبێت لە هێرشەکانی بۆیە پێم وایە چەند مانگی داهاتوش ئەم شەڕە هەر درێژ دەبێتەوە ئەمریکا لەم کات و سەدەدا دەوێت ئامانجەکانی خۆی بەدی بهێنێ بەڵام بە شێوەیەک لە شێوەکان خۆی بە بەهێز دەربخات بە شێوە لە شێوەکان ئەمریکا ئامانجەکانی بەدەست بهێنێت و نیشانی گەلی خۆی بدات کە براوە بۆ لەم شەڕا کە خاوەنی دەستی باڵا بووە ئەمریکا پێم وایە تۆزێک لە جۆرەکان دەکشێتەوە بۆ دواوە. بەڕێز کارۆلین ڕۆز سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە ئەمریکاوە لەگەڵمان بووی دەستخۆش.